زۆر تایبەتە شتانەکە تۆ بتانی نەتەوەیەکی تر کەلتوری نەتەوەیەکی تر داخلی کللتوری خۆتکەی بە گۆڕانکاریە وەرچەنە بەداخەوە ئەنی کورد لەوەتی هەبووە هەر بەشخوراو بووە زۆر لەو گۆرانیە کوردیانەی کە هەمان بووە زۆر لەو گۆرانی کە ئێستا تورک ئەیڵێ بۆ نمونە هونەرمەند ئیبراهیم تاتڵی سەیرێن و هەزار جۆری تری لەو گۆرانیانە چ فارسەکان یەک دوو گۆرانی کورد عەرەبیش هەیە کە ئەچیتە ئەسڵی بابەتەکە سێرەکەی هونەرمەند عەلی مەردان 10 ساڵ پێش ئەو وتوێتی هونەرمەند حەسەن زیرەک لە دانیشتنیەکیا لە بۆکان چەند ساڵە پێش ئەو وتوێتی بەس ئەوە بوو ئێمە کە ئەتوانم بڵێم ئێمە خاوەنێکمان نەبووە دانیشی ئاوا کۆی کاتەوە هەموو ئەرشیفەکان کۆ کاتەوە بڵێ ئەمە ئەرشیفی منە وەکو کورد پەرد بووە چوار دەورەکەت بە ئێستا شەوە دانیشن بەرهەمی تۆ بەکاردێنەوە ئەم پارچەلەوە با پارچەلەوەی کەنەی خۆیان و بەو هیوایەم ئەم گەنجانی کە ئێستا خۆمان ئاسا کە ئێستا پێ ئەگەین بتوانین تۆزە کولتوری خۆمان بپارێزین شتی بیانی بەکارنێنی نا من لەگەڵەوە نیم بەکارنێنی بەکاری بێنی چۆن بەکاری بێنی نا بە پێی پێویست خواردن نییە گاڵتەشم پێەکەی نا بە پێی پێویست مەسەلەکەوان نیە بەکاری بینی بەڵام بیکوردێنی بۆ نمونە تۆ گۆرانیەکی فارسی ئەهێنی تۆ هونەرمەندەکە بۆ نمونە تەلەفوزی فارسی فۆنەتیکی فارس جیاوازترە لە خۆمان تۆ وەکو هەمان خۆی بیلی تۆ وەرە بێنە دەستکاریکە ناڵم میلۆدیەکە بشێوێنە نە دەستکاریکە بە تێکستەکەت بە تێکستێکی جوامێ بەس تۆ ینی زۆر بەرهەم هەیە بۆ نمونە لە فارسیەکەی ئەڵێ جانم جانونم نازانم چی هاتووە کردوێتێ کوردی ئەڵێ گیانم تۆ هەرەمان ئەوەت کردوتە کوردی کەواتە تۆ دۆبلاژت کردووە تۆ بەرهەمە دۆبلاژ کردووە تۆ ئەوەت نەکردووە چۆنڵێ ناتووی بیڵیت و بڵێ لە کوردستان بڵێ منەوە گۆرانیم و تۆ خەڵکی نەگوێ بگرن